بابەتی ڕەوشت و ئەخلاق لە هەموو کۆمەڵگەی دنیادا قسەی لەسەرا دەکرێت. بە سەدان مجەلدات کتێبی لەسەر نووسراوە و زانایان، بیرمەندان، فەیلسوفەکان هەر یەکە لە دیدگای خۆیەوە باسی ئەخلاقی کردووە. لە ئەڵقەی ئەم جارەی پرۆگرامی کلیلدا باسی ڕەوشت و ئەخلاق دەکەین لە ژێر تیشکی زێڕینی فەرمودەکانی پێغەمبەری سەروەرماندا صلی الله عليه وسلم. چوار فەرمودە بۆ جەنابتان باز دەکەم خۆشەویستان کە جەنابتان لەوە چێ زۆر بەتان لەبەرتان بێ و لە مامۆستایانی بەڕێز زۆرتان بیستووە و لە کتێبە ئاینیەکاندا خوێندوتانەتەوە. بەڵام بە ویستی خوای پەروەردگار لە پرۆگرامی کلیلە بە خوێندنەوەیەکی تر باسی ئەم فەرمودانە دەکەین. فەرمودەی یەکەم کە باسی ڕەوشت و ئەخلاقمان بۆ دەکات دەفەرمێ: من كان يؤمن بالله واليوم الآخر فليقل خيرا أو ليصمت. هەر کەسێک بەڕاستی بڕوادارە بە خودای پەروەردگار و بە ڕۆژی دوایی فەلیەقل خەیڕەن، با بەردەوام قسەی خێر بکە، ئەو لیەصمت یان دەمی خۆی بگرێ و بێدەنگ بێ و زمانی بگرێ. خۆشەویستان، زۆربەی خەڵک زۆر بەمان لە مناڵیەوە وا تێگەیاندراوین یان دید و تێڕوانینمان وا بۆ شتەکان دەچێ کە یەکێک لە ئەخلاقی ڕەوشت بەرزان ئەوەیە دایمە بێدەنگن، بەردەوام کەم قسە دەکەن، هیچ کاتێک هەڵوێستیان نییە، هەمیشە قڕ و قەپیان کردووە ئەڵێن بەڕاستی فڵان کەس کەسێکی قورسە، بەڕاستی ڕەوشت بەرزە چونکە زۆر کەم قسە دەکا. بەڵام پێغەمبەری پێشەوامان صلی الله عليه وسلم فەرمووی یەکەم جار فەلیەقل خەیڕەن، نا بەردەوام قسەی خێر بکە. قسەی خێر ئەوەندە دەرگاکەی فراوانە، ئەوەندە زۆرە، پێویستە بەردەوام دەمت لە گۆدا بێ، لە قسەکردنا بێ. کەسێک گومڕا بووە، لا ڕێبووە، سەر لێ شێواو بووە، ڕەوشت بەرزی نییە بڵێ وەڵاهی من کەسێکم تەداخولی ژیانی کەس ناکەم، حەقم نییە بەسەریەوە، سەنگینی خۆم دەپارێزم و بێدەنگ قڕ و قەپ دانیشتوم. نەخێر، فەلیەقل خەیڕەن. ڕەوشت بەرزی ئەوەیە ئەم کەسە کە ئەندامێکی خێزانەکەی خۆتە، لە خزم و کەسوکارتە، لە هاوڕێ و هاوپیشەکانتە، لە هاو نیشتیمانیانتە، لە هاو ئاینانی خۆتە، نەخێر هەر مرۆڤێکە. ئەگەر زانیت قسەکانت سوودی هەیە، تەنانەت جاری وایە هەیە لە 150 لە 120 لەوە چێ ئومێدت دوابێ قسەکەت سوودی هەبێ، هەر بیکە. فەلیەقل خەیڕەن، پێویستە ڕێنمایی بکەی، با لا ڕێ نەبێ، بە ئاگای بێنیتەوە، لەو گومڕاییە دەستی بگری و دەری بێنی.